ئەی موبارەک بێ موبارەک ئەم جەژنت بێ موبارەک کراسم بۆ یار کڕیوە سێمەتر و یەک دوو چارەک. ئیتر گۆرانەکانیش پێما بێ لەم جۆرە کۆنسێرتانەیە گۆرانی شاد باشتر ئیشی خۆی کات. شتی تازەش گۆرانی تازەم دایم ئامادەی و هەموو کاتێ. دووەم ڕۆژی جەژن لە پارکی هەواری شار کۆنسێرتێک بێ بەرامبەر بەڕێوە دەچێت کامە لەلایەن دامەزراوی ساڵەوە دەکرێت کە چوار هونەرمەندی تێدایە جۆش و خۆش دروستەکەن لێرە هەموو هونەرمەندە ئازیزانی لێ سڵاوتان لێوێ بەگشتی بەلەسەری گەورەوە دەست پێ بکەم من کاکە ڕاستڵاوە لێوێ هەموو کاتێک چی یەکەن دووەم ڕۆژ جەژن لێرە. وەڵا کاکە دیلان بڕیارمان داوە بۆ خزمەتکردنی شارە جوانەکەمان شاری سلێمانی ئاهەنگێکی گەورە دووەم ڕۆژی جەژن ساز بدەین بۆ هەموو هەواداران بە ئەوەشیان پێ بڵێن لە ئێسەوە بێ بەرامبەرە بۆ یوین بتوانین خزمەتێکی باشیان بکەین. چیان پێشەشەکەشتی تازە گۆرانی شاد بۆ ماوەیەکە خەڵک لە کەئابە و شەڕ و ئیمتیحانات و قەیرانایە بە گۆرانی شاد خزمەتیانەکەین ئەوەی خۆیان پێیان خۆش بێت. چیم پێشەشەکەی ئێستا چیت پێشکەشکەم ئەڵێم ئەی موبارەک بێ موبارەک ئەم جەژنت بێ موبارەک کراسم بۆ یار کڕیوە سێمەتر و یەک دوو چارەک بۆم جەژنا لە بەریکە لە خۆی با گوڵ و مێخەگ بۆم جەژنا لە بەریکە بۆ سەیرانگاکەی سیتەک جەژنیان پیرۆز بێت لە ئێستەوە پیرۆز بێت. گاک بێژۆ چۆنی بە هەورامی داغڵە بیە بە سۆرانی لەم جەژنەیە وەڵایی بە هەردووی شتی تازە چیە؟ وەڵا شتی تازە ئینشەڵا بۆ دووەم ڕۆژی جەژن حازریەکەین واتە گوناین تازی تێ ئینشەڵا لە خزمەت ئەستێرەی سیوەیت چۆنی چی پێشەشی هەوادارەکانیەکەی دووەم ڕۆژی جەژنە؟ عادەتەنەوە گۆرانیانی کە گۆرانەکانی خۆم کە گوێگرەکانم یادگاریان لەگەڵیانە هەیە ئیتر گۆرانەکانیش پێما بێ لەم جۆرە کۆنسێرتانەیە گۆرانی شاد باشتر ئیشی خۆی کات. چیم پێشەشەکەی ئێستا؟ وەڵا هیچ بۆ لای ڕەشەباگە نایڵێ ئەیوە خۆشترین ڕەشە بە سلێمانی بێگە حەمە دەنگەکە نایڵە بگا بە مایکە وایە ماشی دەنگەکە دەگەم ماکەم باشە دڵی وابێ تای کەرەوە ئیشەڵا بۆ دووەم ڕۆژی جەژن هەڵێگرین بۆ ئەو کاتە ئینشەڵا. کاکە حەمە جەنابێ بەچی بەشداریەکی لە دووەم ڕۆژی جەژنە چی تازە هەیە؟ بۆ گۆرانیانی کە هەوادارەکانم پێیان خۆش حەزیان لە هەرچێک بم پێشکەشیانەکەم. شتی تازەش گۆرانی تازەم دایم ئامادەی و هەموو کاتێ لە خزمەتیان ئابم ئینشەڵا دووەم ڕۆژی جەژن پێشکەشیانەکەم. کۆنسێرت بۆ نەبووە تۆ چییە؟ تا چەندێک توانین بەرێکەوتنی هەبێ لەگەڵ هەوادارەکانتە؟ کۆنسێرت پێم خۆشە کە شتێکی ئاوەڕێخرێ بە بێ بەرامبەر من ئامادەم هەموو کاتێ پێم خۆشە لە نزیکەوە هەوادارەکانم ببینم و لە خزمەتیان ئابم هەموو کات لە خزمەتان دەستەکانە خۆش بێ و هەرنوێتە زۆر بێ بەڵێ ئەوەی کە گوێویستی بوون ئەموو هونەرمەندە ئازیزانە لە دووەم ڕۆژ جەژنە لە پارکی هەواری شار لێرە بێ بەرامبەر هەوڵاتیان توان بێن لێرە گوێبیستی هونەرمەندی دڵخوازی خۆیان بن کە ئەوان دووەم ڕۆژ جەژن جۆش و خڕۆش و شادیەک بم پارکە و بە شاری سلێمانی بەخشە.